خۆی وتی وەختی خۆی وتی کورد ئەبە ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیە وا بێدانەیە ئایا ئێمەی کورد لە نێوان خۆشەویستی ورقا کامیان هەڵەبژێرین خۆشەویستیەک کە پاک و بێگەر بێت خۆشەویستیەک کە لە ناخە هەڵقوڵا بێت خۆشەویستیەک کە گرنگی نەیات بە هیچ بەیداخێک لا ڕەنجێک هەڵکرا بێت وا فێرکراوین کاویش ڕەنگە پەیوەندی بەو زروفە سیاسیەوە بێکە لە کوردستانە هەبوو بە درێژایی مێژوو کوردستان لە ژێر دەسەڵاتی جۆرێ لە ڕژێما بۆ کە لەسەر ڕقیشی کردووە کورد بۆ ناوین لەگەڵ خۆشەویستی خەڵک لە تەلەڤیزۆنەکان شەوانە کە خەڵک بۆی دانیشێ 100 کەس سرە برن دەبابێ گەڕات 100 ماڵوێرانەکە سەیرێکە نایپڕن بەڵام کە ماچێک پیشانەیە کە دەست لە ملانێک پیشانەدا ئیپڕێنێ کاتێک ئێمە کەسێک ئەبینین کەسێکە کوژێت ڕەنگە زۆر بەلامانەوە ئاساییتر بێت کاتێک دوو کەس عاشقی یەکترین وەڵاهی ئەڵێن بمردالەوە باشتر بوو کە دەستی کوڕێک بگرێت ئەوەمان بمردار بەڵێ ئەومان گوێ لێ بێت لەم سەهۆڵ بەندانی عەشق و وەرینی گوڵەگەن و گریانی شەهیدستانە عەشق چۆنە ڕوێ بڵێ چۆن لە ترسی سێبەری چەقۆ و ڕێژمەی گولە و تارمایی مەرگ عەشق چۆنەکرێ بڵێ چۆن لە سێبەر چۆن هەتا وەچنی و گول لە کوا خەندەی لێ ئەبێ و لە مەرگ کوانێ هەناسا عەشق چۆنەژی بڵێ چۆن میگاکانت کۆکەراوە دڵم ئاڵێ عەشق لێرە لەم زەوی وشک و بێرونە نەچرۆی ماچێ دەراکە نەباران لێوی تەڕاکە نەبایە قژی دادێنێ نەبێشکایە ڕایەژێنێ ئێرە چێڵگەی عەشق نییە لێرە وارزی عەشق نییە ئێرە چێڵگەی عەشق نییە لێرە وارزی عەشق نییە کاتێک کە ئەبیستین لاواڵەکانە یاخود لە هەر گۆڤارێکە یاخود لە ناو گەڕەکەی خۆمانە یاخود لە ناو شارەکەی خۆمانە پیاوێک ژنێک دەکوژێت ئەوە ڕەنگە ئێمە ئەو هەماڵەمان بەلاوە ئاسایی بێت سیاست کاریگەری خراپی هەبوو سەر کۆمەلگای کوردیدا هەمیشە زۆرێک دووبەرەکی و یەکتر قبول نەکردن هەبوو نێوان کایەکاندا نێوان توێژەکانی کۆمەڵگەدا پیاوێک مناڵەکەیە کوژێت لە ناو بێشکەکەیە برایەک خوشەکەیە کوژێت خوشکە دوو ساڵانەکەیە کوژێت ئەمانە بەلامانەوە ئاسایین کەسێک تەقە لە کەسێکە کات کەسێک برد ئاهێژێتە بینایەک کەسێکی تر تەقی لێ کات کەسێکە کوژێت ئێمە بەلامانەوە ئاساییە لە بەرەوەی مرۆڤ لەم وڵاتی ئێمە هەر بۆ پەروەردەبووە بە بەردەوامی لە شەڕاژیا بە بەردەوامی لە تومتیژیا ژیاوە لەوانەیە ئەوە بێت نامۆی بە خۆشەویستی ئەتوانین بگەڕێنەوە بۆ زمانی کاتی باو با پیرەمان ئەم شتە لەو کاتەوە هەیە هەریکێک لێمە ناتوانین پێچوانی شەبۆلەکانی دەریا ملوانی بکەین بەڵام بۆچی ئێمە واین هەر لە سەردەمی بەعسەوە ئەگەر بەبیرتان بێت ئێمەی کورد ڕقێکمان تیا دروست بوو کە نیۆمان بووین بە جاش نیوەکەی تر بوون لە پێشمەرگا ئەم ڕقە ژوای لێکردین تا ئەو کاتی شەڕی ناوخۆ لە کاتی شەڕی ناوخۆی نێوانێکێتی و پارتیە ئەم ڕقە تیامانە مایەوە بوو بە شەڕی ناوخۆ چەندەها کەس بوونە قوربانی ئەم ڕقە پێویستمان بە بزوتنەوەیکی کۆمەڵایەتیە بۆ ئاشکردنەوەی خەڵک بەر لە هەر شتێ ینی ئەو خەڵکە بەهۆی یەکێتی و پارتیۆ بە تایبەتی قسە بکەین هەمووی ڕقی لەیەکە ئەوکوی تۆ باست کرد چەک کورتیوایەتی چەکە ینی سەردەم بای جاشەتی بە کورت هەموو جاش بوو دوای هەمووی بوو بە پێشمەرگە جا ئەم ئەقلێتە لە مقڕا گەورە بوون لە مقڕا پەروەردە بوون ئەم ئەقلەتی بارەگایە سلێمانی ئەڵێ پاشماوەی جەنگی جیهانی یەکەم و دووەمە سەدام بارەگای تایە لەم بارەگانە ئەوەی بەرهەمێنەری بێکارین بەرهەمێنەری سەقەتکردنی ئەقلەتی خەڵکن بەڕاستی جا بۆی ئەو شتانە بێتە عیبە بەڕاستی ئەڵێ سێنەتەوە هەیە سێنەتەوە ئەتوانی بێت چەک داگیریان کەیت کورد ئەفغانستان هندستان
ئەتوانی بێت چەک داگیرانکە چونکە خەینان زۆرە. هەر ئەم ڕقەشە وای لێکردوین کە یەکتری قبول نەکەین بۆ نمونە ئەگەر تۆ سەر هەر ئایدایەک بیت یاخود سەر هەر بەبیرکردنەوەیەک بیت یاخود سەر هەر بە لایەنێک بیت ئەوە لایەنێکی تر یاخود هاوڕەکەت ڕەنگە لە فەیسبوک شامەرحەبات نەکات کاتبینە لەسەر شەقامەکە پشتێت تێکات. ئەگەر سەرنج بی ڕژێمی بە ئەزوای کردووە تەنانەت لە نێوان شارەکانە سلێمانی هەولێرێتی دروست کردووە مەسەل لە نێوان شاری و لادێیە تۆ شاری تۆ لادەیە دەمانەی دروست کردووە هەموو هۆکاری ئەمانە بۆ کە ئێمە مەشغوڵکە بە کۆمەڵی کێشی لاوچەوە کەبی لە کێشە سەرێکەکەمان نەکەینەوە ئەمە وای کردو لە دوای ڕاپەڕینیشەوە بەداخەوە دەسەڵاتی کوردی نەیتوانی ئەم ڕقە لە نێوان ئێمەیە کاڵ کاتەوە بگرە بە جۆرێ لە جۆرەکان بە شەڕی ناوخۆ بە دروستکردنی ڕێکخراوەکانی قوتابیان بە دروستکردنی یەکێتی ژنان و یەکێتی ئافرەتان و قوتابیان و لاوان و تەنانەت مەڵبەند و لق و بە هەموو ئەم شتانە جۆرێکی کە ئەم ڕقەی گەورە کردەوە لە نێوان ئێمەیە زەقی کردەوە. ئەگەر سەرنج بی برادێک ئەگە کراسێکی سەوزی لە بەرا بواە لە ناوچەی هەولێر ڕقان لێ بۆ ئەگەر لە سلێمانی زەردی لە بەرا بواە ڕقان لێ بۆ ئەمە دەسەڵاتی کوردی لە باتیەوەی ئەو ڕقەی کە سەدام چاندی لە ناو ئێمە کاڵی کاتەوە هات تۆختری کردەوە. بە دوای ئەمەشە بەداخەوە حزبەت ئیسلامیەکانی کوردستان جارێک ئەم ڕقیان گەورەتر کردەوە لە ناو خەڵکا بەوەی کە ئەوە حیجاب لەبەرە ئەمە سفورە یا ئەوانە لەبەرەوە کاتێ لە ماڵەوە دانیشی فیلمێکی ڕۆمانسیە چەند حاڵەتی ماچ و ئەوانەی تایە زۆر ترسناکە بەلای هەمومان پەلاماری کۆنتترۆلەکەیان بیگۆڕین بەڵام کاتێکە ئەو هەموو فلیمە هەربوو ئەو هەموو فلیمە توندو تیژەی کە خوێن ڕشتن و شمشێربازی تایە زۆر تەبیعیە باوکشمان دانیشتووە هەموو کەس و کاریشمان دانیشتون و کەسیش ناڵێ و کەناڵە بگۆڕە ئەمە واکە ئەوەوەی کە لە ناو شەڕ و شەڕەکانی پێشوە بە شەڕی ئێران عێراق و شەڕی کوێیت و شەڕی ناوخۆیان هات یەک دنیا بەڕقەوە گەورە بوو واکانەوەکانی ئێستاش بەم فلیمانە و بەم هەموو پەروەردە سەقەتی لە کۆمەلگای ئەمە جارێکە ئەم ڕقە گەورەتر و بەهێزتر بێتەوە بۆیە ناتوانیستە ئابی تابلۆیەکی هوەری یا شانۆگەریەک یا سەمایەکی بالێ بکەین کە حاڵەتێکی ڕۆمانسی تایە بەڵام تەقبولی کوشتن و بڕین و هەموو جۆرە شتێکی شەکەین. ئێمە بیر لەوە ناکەینەوە یاخو باز لەوە ناکەین ئێمە بەدڕەوەشت بین بەڵکومانەوێت خۆشەویستی بچێنین خۆشەویستی بە تەنها لە نێوان کوڕکچێکانە بەڵکو لە نێوان براکانە بەڵکو لە نێوان خوشکەکانە بەڵکو لە نێوان خێزانەکانە ئەوە ڕقەوای لێکردوین کە ئەمەش بسووتێنین ئەوەش ڕقەوامان لێکات کە شەڕی ناوخۆ بکەین ئەوەش ڕقەوامان لێکات کە بە خۆشەویستی نامۆ بین. ئێمە لە ماڵەوە زۆربەی کورد بۆ گەورە بوون کە لەگەڵ دایکیا شەڕ بکە لەگەڵ باوکیا شەڕ بکە باوکو دایک شەڕەکەن خوشک و براومی شەڕەکەن یعنی لە ماڵەوە خۆشەویستی نییە بۆچی لە دەرەوە هەبێت یعنی مەجبورین یعنی ئەمان لێ هاتۆ بێ بە دوایە بگەڕێن خۆشەویستیش خۆی قانونێکی ئەڵێ بە دوایە مەگەڕێ با خۆی بێت بۆلات ئێمە وامان لێ هاتۆ بێ بە دوایە بگەڕێن خۆی ئەکید ئەبێ بێت هەموو کەسێ بێ خۆشەویستی لە ژیانێ هەبێت. ئەگەر هاتوو من باز لە تەنها لە خۆشویستی کوڕکچێک ناکەم بەڵکو باز لە خۆشویستی وڵاتێکەکەم بۆ نمونە لەناو ئەمریکایە ئیسلامی تایە مەسیحی تایە کاسولیکی تایە هەمویان ئەڵێن ئێمە ئەمریشین هەمویان ئەڵێن ئێمە ئەمریکامان پێکێناوە گرنگ نییە تۆ سەربەرچ ئایدایەک بەڵام لەم وڵاتی ئێمە دوو شارە 50 حزبی تایەکتی قبول ناکەین ئەگەر تۆ هاوڕێکە سەر بە حیزبێک بێ سبێنە لە فەیسبووکی شامەرحەبای ناکەی لەوانە بلۆچیکەی وایە مەسەلەکە ڕێزگرتنە هەرە گەڕێتەوە بۆ ڕێزگرتنەکە گەر من ڕێز لە بەرامبەرەکەی خۆم نەگرم طبعاً بیرۆڕای ئەوم پێ قبول ناکرێت ئەبێ ڕێز لە بیرۆڕاکانی بگرمەوە بێ پێم قبول بکرێت. هەستەکەی هەواڵی کوشتنی ژنێک باشە بەلامان و ئاساییترە وەک لەوەی کە ژنێک لە شەقامێکە دەستی کوڕەکە بگرێت. وەڵاهی ئەڵێن بمردالەوە باشتر بوو کە دەستی کوڕەکە بگرێت. لە وڵاتێکە ئەگەر خۆشەویستی ببێ بە خۆڵەمێش یاخود سمبولی خۆشەویستی ببێ بە خۆڵەمێش ڕەشی ببینین ئەوە ئەبێ بڵین ئایندا چیمان لێ چاوەڕانەکەیت یاخود ئەبێ وەکو مەحوی بڵێت بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشانەکەم بە شەمعێکی وها چاری شێوی وانەکەم چی بکەم لە ڕێ ئەو شۆخە خۆم کردە خاک و پینە ناپێمە دەسا خاکی هەموو عالم بەسەر خۆمانەکەم چی بکەم بەڵام لە ئێستا بێ بڵین لە ڕێ ئەو شۆخە بوومە خۆڵەمێش ئەگەر ئێستا لەم وڵاتە هەموو قوڕی کوردستان بەسەر خۆمانەکەم چی بکەم لە دوای ناوەڕێکە و گەڕێنە وەلاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن.